مامۆستایانی بەڕێز دەربارەی بەشی زیادکردنی فیدباک و هەروەها هەگبەی هەڵسەنگاندنی هەگبە بۆ مامۆستایان بەشێکی کەمان زیاد کردووە کە بریتە لەم بەشی فیدباکە وەکو لێرایی بین و ئەم هێمایی بەکارهێنەری لەسرە لێرەیە ئەم ڕەنگە سەوزانە هەرسێکیان مەبەزلی لە ئەوەیە کە پێویستە پڕ بکرێتەوە چێکردنەوەی کە پێویست بڵین چێک بکرێت و پێویستی بە ئەوەیە جەنابتان سێریکەن و ئاگاداری بنزانن چی ئەوانی کە شینن ینی مۆزوعێک نییە بۆ نمونێسە لێرە خاڵە سڕاوەکان تۆ مەرج نییە بیتە سەرێمە تەنها بۆ دڵنیایی خۆتە گەریشی بێوان سەوزەکان کە ئیلا پێویستە بچیتە سەریان و ئیشی لەسەرکەی بەڵێ ئێستا بووم بە سایدی بۆ مەبەستی فیدباکەکە با بڵین من لێرەیە یەم فیدباکێک یان هەڵسەنگاندنی هەگبە بۆ خۆم داخڵەکەم ژمارەدە باشە لێرە ئەم کلیک لە بەشی یوزەرەکە بکەم کاتێک کلیکی لێ یەکەم لە بەشی یوزەر لێرەیە هەردووکیانی تایە هەم بەشی فیدباک و هەروەها بەشی هەڵسەنگاندنی هەگبە باشە لە بەشی فیدباکەکەیە لێرە ئەو مامۆستایە چەند وانەی هەبێت لێرەیە یەتە بەردەست چەند وانەی هەبێت یەتە بەردەست لێرەیە ئەتوانی بڵی مەسەلەن ئەم وانەی چەند بۆیە ئەو وانەی تری چەندی هێناوە باشە طبعا هەر داخڵکردنی فیدباک یەکجار لێرایکی بۆ یەک وانەیە ئێستا بۆ نمونە من خۆم ئەم دوو دەرسەم هەیە ئێستا فیدباکی یەکەم یان داخڵەکەم یەکەم جار چەندم هێناوە مثلا بۆ نمونە مثلا 2.4 باڵێ طبعا ئەمە ژمارەیە ناکرێت لە 5 زیاتر بێت چکە ماکسیمەم 5 باشە لەیان 2.4 تێبینی توانی لێرە تێبینی بنووسی ئەشتوانی نینووسی optional note باشە ئێستا گەر من خەزنی کەمەمە ئەبینم لێرەیە توانی یەکەم وەرگتووە نمرەکە چەنە 2.4 و تێبینیەکەش هاتۆ بۆ شێوازە و ئەنجامی کۆتایی فیدباکی خوێنکار بۆ ئەم مامۆستایە کە لێرە ناوەکەی هایلایت کراوە چەنە بریتە لە 2.4 ینی معدەلەگەیتی تو یەک دەرسی هەبێت ئەم دەرسی چەند بوو ئۆڤەرئۆڵ ریزڵتەکەشی هەرە بێ بەوەنە باش ئێستا گەر دەرسەکەی تریان داخڵکەم با بڵێن ئەمە ئەدڤانس دەیتابێس سیستەم با بڵێن 3.5 ئەمان نۆتەکەم هەر بەجێ هێشت سێرەکەی لێرە ئەمە چەند ئێستا 2.4 و 3.5 هەکاتە 2.95 ئەمە بریتە بێت لە ئەڤەرجەکە تاوە کۆیەکەیتەوە دابەشی ژمارەکانیەکەی ئەو معدەلە بۆ دەرچانی لێرەیە لە ئەنجامی کۆتاییەکەیە تەنها 2 پوین پیشانەین باشە ینی نابێت بە 3 پوین تەنها 2 پوین پیشانەین بۆ مامۆستاکە ئەمە هەموو ئەوەیە لەسەر فیدباکی مامۆستا ئەگەر کتێبی سڕیتەوە وەکو هەر بەشێکی تر ئەم سڕینەوانەکەی لە کاتی ئەم سڕینەوەیە ئیمێل ناچێت بۆ مامۆستا وەکو بەشەکانی تر نییە تۆ کە سڕیتەوە ئیمێڵێکی بۆ بچێ ئەمە ناچێت چکەمە ئەم فیدباکە مامۆساکە خۆی داخلی نەکردوە تا بۆ سڕینەوەگەی بچێ بۆی و بە هیچ جۆرە مامۆستا ئاگادار نییە لەم فیدباکە چۆنە چۆنی باشە گریمان با بڵین ئەگەر حاڵەتێکی وا هەبێت لە هەنێک کۆلێج مامۆستاکە تەنها معدەلەکەی لابێت ئێستا باشە با بڵین من دوو دەرسم هەیە مامۆسای وایە 4 دەرسی هەیە تۆ یەک دانو لە ئەو کاتە یەکێک لەمانە هەڵبژێرە باڵێ من معدەلەکەم 2.96 لێرە یەکسەر نایوانەکە معدەلەکەی ئەشتوانێ لەم تێبینیە بنووسی this is the overall مثلا score یار بە کوردی هەر شتێک بنووسی تەمانەوە تێبینیە بەدڵی خۆ ئەمە ئەنجامی کۆتایی ئەگەر بە کوردی بنووسی بۆ شیازە خەزنیکە ئێتر دوایی مامۆستاکە ئەمە بینێت کە ئەم 2.95 بینێت کە بریتە لە ئەنجامی کۆتایی فیدباکی مامۆستا ئەمە دەربارەی فیدباک بامان شێوە لێرەیە ئیدیتمانەیە و سڕینەوە و دەستکاریکردنمانەیە ئەم 2.96 گەرکی بە 3.96 یا هەر گۆڕانکاری شتیا بکەی لێرەوە ئەکرێتم گۆڕانکاریە ئەوە یەخیر بەشکە بریتە لە هەڵسەنگاندنی هەگبە نمرەی کۆتایی هەڵسەنگاندنی هەگبە پاش ئەوەی هەموو ئەنجامەکان لێکە درێت و ژمارەیەک بۆ مامۆستاکە دەرەچێت لە 5 لێرەیە ئەو ژمارەیە پێویستە داخڵکەیت باشە بۆ نمونە باڵێ من 2.89 هێناوە یانەوە تا من 3 هێناوە لێرە داخڵی لێرە تێبینێک ئەگەر بتەیە تەبەن نەمیش
بە هەمان شێم تێبینێش اختیاری ئۆپشناڵە پێویست ناکە بنووسی باشە لێرەیە توانی بنووسی باشە ئێستا ئەمیش خەز نەکەین زۆر باش ئێستا چیمان لە زانیاریە مامۆسایە خۆی یەکەم جار سیستەمەکە بۆ خۆی خاڵی کۆی خاڵە چالاکانی دۆزیوەتەوە کۆی خاڵە ناچالەکانیشی دۆزیوەتەوە باشە نەتیجەی فیدباکەکەش هاتەم سیستەمە وایە باشە چی ماوە بڵێن نمرەی هەک بەکەش هات کەواتە ئێستا هەر سێ بەشەکەی هەڵسەنگاندنی ساڵانی مامۆستا لە سیستەمەکە هەیە دوایی ئێمە توانین هەم تەقریرەکان ئەو تەقریرانەی کە پێویستە لەم سیستەمەوە بەرهەمی بێنین و هەم ئەو نەتیجەی کاچێ بە مامۆستا مثلەن ئەکرا بە کتاب ساڵانی پێشوو بە کتاب ئەدرایە دەست مامۆستاکە ئەوەش ئەکرێ بە هەمان شێوە لەم سیستەمەوە بەدەستی بێنین بەشی فیدباک و ئەوە تەنهاونم یەک تێبینیکە ئەمەیە کە لێرە ئەمێ باسی کەم کاتێک تووشی کێشەیەک ئەبن مەسەرەن لەم چێکردنەوە ئەوانە زۆربەی جا ئەم کێشانە چێ بێ یەت بۆ لای من باشە ئێستا بۆ نمونە لێرەیە لە بەشی ئەوەی ئەگریکەڵچەر تووشی کێشەیەک بوو بوون کێشەکە چی بوو کێشەکە خەتای من بوو یعنی مەسەن بە زمانی کوردی حسابیۆم نەکردو ئەگەر ناوی دەزوانەکان زمانی کوردی بن تووشی کێشەیەک ببێجا لەبەرەوە کاتێک کە تووشی کێشەیەکە بن من ئاگادارم لێوەی لێرە ئەگەر بکری یەکسەر چاکیەکە مەگەرنا بۆیە ینی کەڵم بە ئیمێڵ شتی ئاگادارم کەم لە کێشەکە چکە لێرە خۆم زیاتر تەفاسیلی کێشەکانم لایە بەس ئەوە هەنێ جار نازانم لە چه حاڵەتێکان کێشەیە ڕوویا و بووی ڕوونکردنەوەی زیاتر بدرێژنە هەر مشکلەیەک تووشی هەر کەسێک ببێت یەتە لای من لێرە لە ئیمێڵەکەما بە ئیمێڵک بۆم یەت پێمەڵە تەفاسیلی کێشەکە چییە و زۆربەی کاتەکان توانم بزانم خەتای چییە بەڵام هەندێک کاتش پێویستم بە ڕوونکردنەوەی زیاترم زۆر سپاس ئەمە کۆتایی ڤیددیۆکە بوو تکای هەر پرسیارێکتان هەبوو یار کێشەیەەکە بوو بۆ ئەو ئیمێڵەکەم کە چەند جارێککە نووسیمە پێما بەمتان لاتانە بەم ئیمێڵە ئاگادارم کەنەوە شە بۆ ئیمێڵە ئاگادارم کەنەوە یان نەگەر پێویستی کرد بە ژمارەی تەلەفۆن ئەوەش ژمارە تەلەفۆنەکەمە زۆر سپاس